بینەرانی عزیز و خۆشەویست هەروەک ئاگادارن پلەنۆمی حوتەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کونگرەی هەژدەی کۆمەڵە و پلەنۆمی دووەمی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژەکانی شەممە و یەکشەممە 27 و 28 گوڵانی 1404 هەساوی بەرامبەر بە 17 مانگی مەی 2025 بەڕێوە چوون. ئەوەی کە پێشکەشتان دەکرێت بەشی یەکەمی راپۆرتی سیاسی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران و کۆمیتەی ناوەندی کۆمەڵەیە بە هەردوو پلینەوە. کۆمەڵگای ئێران لە ڕێڕەوی گۆڕانکاریدا بە پشبەستن بە کۆمەڵێک فاکتی حاشا هەڵنەگر هەموو لەسەر ئەو خاڵە کۆکن کە کۆمەڵگای ئێران لە ڕێڕەوی گۆڕانکاری سیاسی گرنگدایە. دۆخێکی کە تەنانەت بەراورد ناکرێت بە 1-2 ساڵی ڕابردوو. دۆخەکە هەم لە سەرەوە بازنەی دەسەڵات و هەم لە خوارەوە جەماوەری خەڵک و هەروەها لە پەیوەندیەکانی نێوان ئەو دوانەدا زۆر گۆڕاوە. هەرچەند ئەوانەی خوارەوە نیشانیان داوە کە ئەم حکوومەتەیان ناوێت، بەڵام ئەوانەی سەرەوە هێشتا دەتوانن بە پشبەستن بە سەرکۆت حکومڕانی بکەن. بۆ بەدەستهێنانی هەڵسەنگاندنێکی واقعی زۆر گرنگە هەر سێ هۆکارەکەی سەرەوە لە بەرچاو بگیردرێت. یەکەم، زەمینەکانی گۆڕان لە سەرەوە واتە لە نێو بازنەی دەسەڵاتدا. یەک، کەلێنە سیاسیەکانی نێوان دەسەڵاتدارانی ئێران لەسەر بنەمای استراتێژی جیاواز بۆ مانەوە لە سەروبەندی دروستبووندایە. تەواویەتی کۆماری ئیسلامی لە ئەنجامی گۆڕانکاریە ناوچەیەکان، شەڕی غەزە، شکستی حەزبۆڵای لوبنان، ڕووخانی دەوڵەتی بەشار ئەسەد لە سووریا، لە ناوچوونی تۆڕە بە وەکاڵەتەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و گەمارۆ ئابووریە وێرانکەرەکان و سیاسەتی گوشاری هەرە زۆری ئەمریکا و هەروەها ناڕزایەتی و ئاخێز و خەباتی جەماوەری لە ناوخۆدا بە توندی لاواز بووە. لە بارودۆخی ئێستادا 4 گروپ بە پێگە و بەرژەوەندی جیاوازەوە لە ناو ڕژیمدا بەدی دەکرێن. گروپی یەکەم، دەستگای فەرمی ڕژیم کە پێک دێت لە ویلایەتی فەقیه و بەیتی ڕێبەری، سوپای پاسداران، ئەرتەش و هێزە ئینتیزامیەکان، پەرلەمان و کابینە و سەرۆکۆمار و هەروەها زیندانەکان و دام و دەستگا ئەمریەکان. هەموو ئەمانە لە دەرەوەی ویلایەتی فەقیه کە بە ئایدۆلۆژیای ئیسلامیەوە خۆی هەڵواسیوە و پەلە قاژێ پاراستنی پێگەی خۆیەتی کۆبوونەتەوە. ئەم گروپە لە بارودۆخێکدا حکومڕانی دەکات کە بناغەی دەستگای سیاسی و سەربازی ڕژیم و ڕێخستنە ناوخۆیەکەی لەسەر بنەمای دروشمگەلێک بنیادراون کە ئێستا چیتر ناتوانرێت بەرگریان لێ بکات. ئەم گروپە هەوڵ دەدات بە هەموارکردنی سیاسەتەکانی ڕابردوو یان بە مانۆڕی سیاسی و دیپلۆماسی بەکارهێنانی ئیسلاحوازانی حکوومەتی وەک ئامرازێک پاشەکشە لە کێشەکانی تایبەت بە ژنان، گفتوگۆ لەگەڵ ئەمریکا و جێگرتنەوەی سیاسەتی ئاشتی حەسەنی بە جێگەی شەهادەتی حوسەینی و هیتر مانەوەی خۆی تا ڕادێک درێژتر بکاتەوە. پێگەی ئەم گروپە بە توندی لەرزۆک بووە. هەر ئێستا ڕەخنەگرتن لە خامنەئی و ئەوەی کە ئەو بەرپرسیارەی نالەباریەکانی 30 ساڵی ڕابردووە درزی کردووەتە ناو ئەو کاناڵە تەلەڤیزیۆنە سێبەرانەی کە لە ناوخۆی وڵاتدا بەرنامە ئامادە دەکەن. لە هەمان کاتدا لە سەرنجێکی ڕاستەقینەدا دەردەکەوێت کە ئەم پێکاتەی ئەو گروپە لە هەمان کاتدا بەگشتی خاوەن جێگە و پێگەیەکی یەکسانن، بەڵام لە یەکدەست نین. بۆ نمونە جیاوازیەکانی نێوان حکوومەتی ڕئیسی و پزیشکیان یان قاڵیباف لەگەڵ هەردووکیان و گەلێک نمونەی تر. گروپی دووهەم، ئۆلیگاریشی ئابووری، گروپێکن کە هاوکار لەگەڵ پەیوەندیان لەگەڵ دامەزراوە ئەمنیەتیەکان و سوپای پاسداران کۆنتڕۆڵی زیاتر لە 70% ئابووری ئێرانیشیان بەدەستەوەیە. تۆڕە خێزانیەکان و یان بازنەنویسیەکان لە بڕیاردەرانی سیاسی بەشی زۆری ئەم گروپە پێک دێنن. قاچاقچیانی سەر بە ناوەندەکانی دەسەڵات لە ناو ئەم گروپەدان، لەوانە قاچاقی دراو، سوتەمەنی یان کاڵا گەمارۆ لەسەرەکان و ئەنجەمانی ئەم گروپە بە زۆری پێک دێن لە تەکنۆکارەکان بەڕێوەبەرانی ڕاهێنەری زانکۆ و بەناوبانگەکانی ئێران و جیهان. ئەم گروپە لە بوارەکانی نەوت، گاز، کانزاکان، بیناسازی،
بەشی پەیوەندیەکان بانکداری و زەدا چالاکی بەرفراوانیان هەیە. هاوکات بە شێوەیەکی قۆڕکاری دەستیان بە سەرچاوە و پرۆژە حکوومەتیەکان ڕادەگات. ئەم گروپە بەدانانی کاریگەری لەسەر ئاستە باڵاکانی دامەزراوە دادوەری و ئەمنیەتیەکان ڕێگری دەکات لە لێپرسینەوە یان شەفافیەت سەبارەت بە چالاکیە ئابوووریەکانیان. ئەوان سوود لە بودجێ دەوڵەتی، زەوی هەرزانبایی یان لێخۆشبوونە باجیەکان وەردەگرن. ئەوان بەکردەوە کێبەرکێ ئابووری کەم دەکەنەوە و گەندەڵی دارایی پەرەپێدەدەن. ئەم گروپە سەروەت و سامانێکی ئەوتۆیان لە بەردەستدایەکە هەرگیز نایکەنە قوربانی وەهمە ئایدۆلۆژیەکانی ئیمامی زەمانی خامنەیی. ئاسایی ئەگەر ئەم گروپە لە بارودۆخی ئێستادا کە پێگەی گروپی یەکەم بە لەرزۆک دەبینن بیر لە چارەسەرێک بکەنەوە. هەوڵ دەدەن بربەستی ئایدۆلۆژی تێپەڕێن و پێکاتەی سیاسی دەسەڵاتی هەر ئەم ڕژیمە بە گوێرەی بەرژەوەندیەکانی خۆیان بنیاد بنێنەوە. ئەم گروپە بزوێنەری ڕەوتی گۆڕینی ڕژیمن لەسەرەوە. لەوانەیە وەک بەراوردێکی دوور لە یەک قیاس بتوانرێت بە بارودۆخی هەڵوەشانەوەی یەکیەتی سۆڤیەت بشوبهێندرێت. گروپی سێهەم بە باڵی پایداری یان بناژۆخوازە ئوسولگەرە تۆندڕەوەکان ناسراون. ئەم گروپە دژی هەر جۆرە مامەڵەیەک لەگەڵ ڕۆژاوادان. جەخت لەسەر بەهێزکردنی گوتاری بەرگری واتە مقاومەت لە ناوخۆ و دەرەوە دەکەنەوە. لەسەرەوە دەتوانرێت ئاماژە بکرێت بە کەسایەتیەکانی وەک سەعید جەلیلی و حوسەین شەریعەت مەداری بەڕێوەبەری ڕۆژنامەی کەیهان وەک ڕێکخەری ئەم گروپە. ئەم گروپە بەگشتی لە دژایەتی لەگەڵ باڵە میانڕەوە یان ئیسلاحخوازەکاندایە و لەلایەن بەشێک لە دامەزراوە سەربازی ئەمنیەکان و ئاخووندە نەریتیەکانەوە پشتیوانی دەکرێت. ئەم گروپە هەرچەندە خۆی بە وەفادار بە ڕێبازی ڕێبەری دەزانێت و لەم ڕێگەیەوە لە ناو لایەنگرانی ڕژیمدا شەرعیەت بۆ خۆی وەردەگرێت، بەڵام نیگەرانی سازشەکانی ڕێبەریشە. کەسانی خوارەوەی ئەم گروپە لە بانکخواز و مەداحکاران، سەردەستەی سینەوکوتان و کەسانی دەماگیری ئاینی دژەژن پێکدێن کە وەک مشەخۆر هەم بە باشی تێرکراون و هەم تەیار بە چەکوچۆ. لەم دوایەنەدا کەناڵی تەلەڤیزیۆنیشیان کردووەتەوە و سەبارەت بە ڕیزەکانی خۆیان لەم ڕێگەیەوە تەبلیغ و بانکەشە دەکەن. ئەم گروپە استراتێژێکی ڕوونیان نییە بۆ مانەوە و پێناچێت لە داهاتوودا ڕۆڵێکی بەرچاویان لە گواستنەوەی دەسەڵات لەسەرەوە هەبێت، بەڵام بەردەوام دەبن لە دروستکردنی گرفت لە ڕیزبەندی گروپەکانی تردا. گروپی چوارەم ئیسلاحخوازانی حکوومەتی یان دەرکراون لە دەسەڵات. هەمووان ئاشنان بە کارکردی ئەم گروپە. لە ساڵانی دەیە هەفتا و دەیە هەشتا لە گۆڕەپانی سیاسی ئێراندا ڕۆڵیان گێڕا و بزووسنەوەی سەوز لەلایەن ئەم گروپەوە ڕێبەری کرا. ڕۆڵی ئەوان بریتی بووە لە ڕزگارکردنی تەواویەتی ڕژیم لە قۆناغە هەستیار و قێراناویەکاندا. کەسایەتیە دیاریەکانیان بریتیە لە میرحوسەین موسەوی و محەممەد خاتەمی و کەسانی سەر بە حزبی مشارەکەتی شۆڕشی ئیسلامی. ئەوان لە ڕابردوودا خاوەنی بنکەیەکی جەماوەری تا ڕادەیەک بەهێز بوون، بەڵام وردە وردە بێتواناییان لە کاریگەریدانان لە سەردۆخی نالەباری خەڵک و لە کردنەوەی کەشی سیاسی ئێراندا ئاشکرا بوو. لە ڕاپەڕینی جەماوەری زستانی ساڵی 1396دا بە دروشمی جەماوەری ئیسلاح تەڵەب ئوسولگەرە ئەیتر تەواوە ماجەرە، ڕۆڵی تاکتیکی ئەوانیش کەمتر بووەوە. ئەمانە لەوانەیە لە سەردەمی ئەگەری گۆڕینی دەسەڵات لەسەرەوە لە پەراوێزی گروپی دووەمدا پێگەیەک بۆ خۆیان بەدەست بهێنن. ڕۆڵی سەرەکی ئەوان وەک هێزێکی یەدەگ بریتیە لە ستۆپکردن واتە ڕاگررتنی شۆڕش. لەوانەیە بتوانرێت لەگەڵ ڕۆڵی جبهەی ملی و نەهزەتی ئازادی لە کاتی شۆڕشی 1357دا بە بەراورد بکرێن. لە ڕاستیدا ئەوان لە هاوکێشەکانی داهاتوودا کاری گروپی دووهەم ئاسانتر دەکەنەوە.